ئەم کاتتان باش. من ئاکۆ شارۆشی زۆر سوپاسی ڕێکخراوی شنەبای خاک دەکەم کە هەڵسان بە سازدانی ئەم چالاکیە و دەمەوێت چەند وتەیەکتان پێشکەشکەم سەبارەت بە سۆشیال میدیا و دیاردەکانی. بەو بۆنەوە دەمەوێت باسی مادەی 2 بکەم، مادەیەکی قانونیە، مادەی 2 لە یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە زۆرێک بەداخەوە زۆرێک لە بەکارهێنارانی سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بەپێی ئەو مادەیە تاوانبارن و ڕۆژانە ئەو زۆرێکیان ئەو خەڵەتە دەکەن کە بە بیانووی ڕەخنەگرتن و دەرخستنی ڕای خۆیان لەسەر چالاکیەکانی خەڵک، لەسەر کەسایەتیەکان بە بیانووی ڕەخنەوە جنێ و ئاراستەی ئەو کەسانە دەکەن و تەشیریان دەکەن، کەسایەتیان لە کەدار دەکەن، سوکایەتیان پێ دەکەن، گاڵتە بە شعوریان دەکەن و بێزاریان دەکەن کە بەپێی ئەو مادەیە تاوانە. بەداخەوە تاکی کوردی ئەو وەعیە قانونی و ئەو هوشیاریە یاسایی نییە کە ئەم کارانە تێبگاکەوەی ئەم کارە تاوانە، بە تاوانی نازانێ بەڵکو بە مافی خۆی دەزانێ دەڵێ من ئازادم ڕێی خۆم بڵێم، بەڵام نەخێر لە ڕاستیدا یاسا دەڵێ کە سنووری ڕادەڕبڕینی تۆ، ئازادی تۆ تا ئەو شوێنەیە کە ئازادی کەسێکی تر دەست پێ دەکات. ناکرێتەوە بە بیانووی ڕەخنەوە قسە لەسەر کەسایەتی خەڵک بکەیت و جنێوی پێ بدەی و لە کەداری بکەیت و گاڵتە بە کەسایەتی بکەیت و یاخود بێزاری بکەیت. خۆ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەسی تاوانبەر بەرامبەر کراو، قسە پێوترا و جنێو پێدرا و ئەگەر بێت و سکاڵا تۆمار بکات لەسەر ئەو جۆرە کەسانە، ئەوە دادگا بێ سێود و بانگشتیان دەکا و سزایان دەدا و بە پێی ئەو مادەیە سزایان دەدا کە سزاکەی ڕەنگە لە 6 مانگەوە تا 2 ساڵ بێت. لەبەرەوە پێویستە زۆر وشیار بین. ئەم پەیامەی من زەنگێکی ئاگادارکردنەوەی قانونیانەیە بۆ ئەو کەسانەی کە نازان و تێناگەن و تێنەگەشتون کە وەها هەڵسوکەوتێک و وەها مامەڵەکردنێک بە تۆڕی کۆمەڵایەتی تاوانە و هەر ڕۆژێک بێ ڕوبەڕووی سکاڵا و ڕوبەڕووی سزای یاسایی دادگا دەبنەوە. و دەمێ من خۆم بە شخصی خۆمەکو ئاکۆ شارۆشی بەهۆی شعرەکانمەوە، بەهۆی نووسینەکانمەوە، بۆی کتێبەکانمەوە لەلایەن هەندێک خەڵکی نادیتە یاخود بەخیل ئینجا ئەو کەسانە سربەخۆ و کارە بکەن یاخود ڕاست پێرابن و ئیسارە کرابن، هێرشی ناڕەوان دەکەنە سەر و جنێ و قسەی ناشیرن و گاڵتە بە کەسایەتیم دەکەن. بەڵام من دڵم گەورەیە و لێبوردەم و دڵم فراوانە و من ڕۆڵەکانی گەلەکەم خۆش دەوێت، بۆیە بەخشراون لای من.